حکوومەتی اتحادی کە بەسپاسەوە بە پشتیوانی ئەم سندوقە و بە پشتیوانی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئەم نەخۆشخانەیە بۆ چارەسەرکردن و پێشکەشکردنی چارەسەرکردن بۆ کۆرۆنا لە سلێمانی دروست کراوە لە 5 شوێن لە عێراق دروست کراوە کێکێکیان سلێمانیە لە حاڵەتی ئاساییە جێی 100 کەسە بێتەوە کە نزیکەی 40 بێدیان بۆ چاودێری چڕە بۆ چاودێری وردە و لە حاڵەتی نائاساییە تا 140 کەسیش نەخۆشەتوانێت لێرە جێ بێتەوە لە 180 ئیشەکان جێبەجێ کراون ئێمە سوپاسێکی زۆری بەڕێزیانەکەین وە سندوقی ئاودانکردنەوەی شوێنە زیان لێکەوتەکانی عێراقەکەین و پشتیوانی ئەو وڵاتە دۆستانەکەین بە تایبەتی وەزارەتی تەندروستی عێراق وەزارەتی تەندروستی هەرێم و بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کە زۆر مکوڕانە کاریان لەمە کرد و بەڕێز سەرۆکۆماری عێراقیش کار لە سەرەتاوە ڕۆڵێکی گرنگی لەم کارەیە بینی ئەمە بۆ ئایندەش بەکارهێنرێت بۆ نەخۆشیە گوازراوەکانی تر کە ئومێد دەکەین کەس پێویستی پێی نەبێ بەڵام هەنگاوێکی گرنگە ئومێد دەکەین لە ئایندێکی نزیکا تەواو بێ ئێستاش پێم خۆشە بەڕێز ئوستاز دکتۆر محەممەد عانی کوردەیەک لەسەر سەردانەکەی واتنی بۆ ئێرە پێشکەشکار. تفضل استاذ بالعربي تفضل. السلام عليكم ورحمة الله. يقوم صندوق إعادة أعمار المناطق المتضررة من العمليات الإرهابية بتنفيذ 5 مستشفيات على المنحة الألمانية اللي قدمت من خلال بنك التنمية الألماني KfW إلى العراق بمبلغ 24 مليون يورو. تم هذا العمل بتكليف من مجلس الوزراء لتنفيذ 5 مستشفيات لأغراض معالجة مصابي جائحة كورونا موزعة إلى في السليمانية والبصرة والموصل بالإضافة إلى مستشفيات عدد 2 في بغداد، واحدة في الكرخ والأخرى في الرصافة. هذه المستشفيات سعة 100 سرير، هدفها هو معالجة المصابين في فيروس كورونا، وكانت على مواصفات المستشفيات العالمية. واليوم احنا هنا نقوم في جولة لغرض الاطلاع على واقع العمل والتنفيذ ونسب الإنجاز المتقدمة. حاليا في السليمانية نسبة الإنجاز للأعمال الإنشائية بحدود 80%. هذه المستشفى كلفتها 2 مليون يورو، وتقريبا المعدات راح تكون كلفتها بحدود 2 مليون يورو. موزعة هذه المستشفيات على تفاصيل ومناطق قريبة من مناطق المستشفيات الصحية الأخرى لغرض الاستفادة من الخدمات. نعمل حاليا على إحالة أو أحلنا حقيقة تجهيز المعدات والأجهزة الطبية والأثاث الطبي بالإضافة إلى الخدمات، وفي طور توقيع العقود. عملنا مستمر في إنجاح هذه المنحة وهذه المستشفيات بما فيها خدمة للمواطن. كلف صندوق إعادة الأعمار بهذه المستشفيات من خلال مجلس الوزراء في تنفيذ هذه المستشفيات ال5، وتعاوننا مع وزارة الصحة في تحديد مواقع المستشفيات. حقيقة وزارة الصحة متعاونة معنا في إعداد كذلك في مصادقة على مواصفات الأجهزة والمعدات الطبية للتحضر، وكانوا معنا يد بيد بهذا الموضوع. والأخوان السيد محافظ السليمانية والسيد مدير عام صحة السليمانية هم كذلك مؤيدين للمواصفات العالمية اللي نعمل بها من خلال الجانب الألماني. نتأمل أن تكون هذه المستشفى خادمة لأهالي منطقة السليمانية ويكون لها واقع صحي كبير يضاف إلى المستشفيات الموجودة في المحافظة. وكذلك هذه المستشفى ممكن الاستفادة منها إن شاء الله بعد انتهاء جائحة كورونا في استقبال المصابين بالأمراض الانتقالية. شكرا جزيلا. دكتور العفو، أريد يعني أستاذ عثمان مراسل أريد مستوى التنسيق بين وزارة الصحة العراق والوزارة الصحة الإقليمية كردستان وظهور هاي الوضع. هي التعاون مستمر بين وزارة الصحة العراقية الاتحادية وبين وزارة الصحة في الإقليم. مثل ما نعرف المواصفات اللي تعدت هي مواصفات عالمية، الطرفين هم موافقين عليها. وزارة الصحة في عندها تفاصيل تعمل فيها، وزارة الصحة الاتحادية طبعا تعمل بها معنا مع الصندوق في تثبيت هذه المواصفات اللي هي المواصفات التي تطبق في المستشفيات العراقية. دكتور صلاح نزلنا بلا سنوشي كورونا وأماري استدوت لنا خوشخانة كان سنوتشنا خوشخانة تطايف ولا فيروس كورونا شبان فيروس كورونا دو سبارت بفاكسين يعني خلق يزور نيدي بفاكسينه بم صحة وشني كتركاتي وي همو تاكل بتوانه فاكسين ورقية زور سپاس دیارە من دووبارەمەوێ بەخێراتنی دکتۆر محەممەد و وەفدی هاوڕێ بکەم و سپاسی جنابی پارێزگاری سلێمانی بکەم
بۆ بەسەرکردنەوەی نەخۆشخانەی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کە بەڕاستی ئەم نەخۆشخانەیە ئەتوانم بڵێم ئێمە باتە قۆناغێکی ترەوە لە سێکتەری چارەسەرکردنەوە. ئەم نەخۆشخانەیە گرنگیەکی زۆریە بۆ پارێزگای سلێمانی، بۆ خەڵکی شاری سلێمانی. نەخۆشخانەیەکە لە ئاستێکی باشدایە و ژمارەی تەختەکانی 100 تەختە کە ئەتوانم بڵێم خزمەتێکی زۆری پارێزگای سلێمانیەکە و ماوەی جێبەجێکردنەکەیشی ماوەیەکی کورتە. هیوادارم بە زووترین کات لایەنی جێبەجێکار نەخۆشخانەکە تەواوکە و سەردانی جەنابیشیان هەر بۆ مەبەستەیە بۆ ئەوی بزانێ ئاستی جێبەجێکردنی پرۆژەکە لە چه ئاستێکدایە. ئێمە لە پارێزگای سلێمانی ژمارەی توشبوانی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا، بەڵام بەسپاسەوە بۆ لایەنەکانی ناوهێزەکانی ناوخۆ پارێزگای سلێمانی و قایمقامێتی سلێمانی بە هاوکاری بەڕێبەراتی تەندروستی سلێمانی ڕێکارە گشتیەکان جێبەجێکرێت و هیوادارین ئاستی جێبەجێکردنەکە لە ڕۆژانی داهاتوە بگاتە ئاستێکی باش. سەبارەت بە نەخۆشخانەکان ژمارەکە ڕووی لە زیاد بوونە، ئێمە پلانی ئەومانداناوە ژمارەی تەختەکان زیاد بکەین و هیوادارین خەڵک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێت. ڤاکسین ئێمە تا ئێستا دوو جۆر ڤاکسینمان پێگەشتووە، ڤاکسینێکی سینۆفارمای فەڕەنسیمان پێگەشتووە کە هەموویمان دابش کردووە بەسەر هاوڵاتیانە. ئێستا ڤاکسینی ئەسترازێنیکای بەریتانی لێرە هەیە، ئەوە پرۆسەکە ڕۆژ بە ڕۆژ خێرا بێت و ژمارەکە توانم بڵێم بە زووترین کات تەواوی دەکەین و بڕیار وایە ڤاکسینی فایزەری ئەمریکیش لە ئایندەیەکی زۆر نزیکا بگاتە عێراق و پارێزگای سلێمانی. دوێنێ وەفدێکی حکوومەتی عێراقی هاتوونەتە پارێزگای سلێمانی بۆ نەسبکردنی شوێنی ڤاکسینەکان. لەبەرەوە ینی تەسەورەکەم کاتێکی زۆر کردماوێ بۆ گەشتنی ڤاکسینەکە. ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق تەلەب بکەن لە گەیاندنی ڤاکسین، چونکە ڤاکسین تاکە ڕێگەی سەرکەوتنە بەسەر کۆرۆنا. خۆ دەزانی ینی ئەو ڕێکارانە قۆناغ پێشەکەون، ڕێکارەکان دەستیان پێ کردووە، توانم بڵێم بەرەو پێشوونێکی باشیان بە خۆیانەوە بینیەوە، بەڵام ئێمە هیوادارین لە 100% ڕێکارەکان جێبەجێ بکرێ و تموحی ئێمە زیاترە. هیوادارم هێزانمیەکان و لایەنی پەیوەندیدار لە ڕۆژانی داهاتووە زیاتر ڕێکارەکان تون بکات. ئەو ڕێکاری بوو لە نوێی شەوە هەتا شەشی بەیانی ئەو شەیاندا خەڵک پێی وایە کە ئەمە هیچ کاریگەرییەکی نییە، ئایا بە ڕۆژاخمە تووشی کۆرۆنا نابێت بۆ تەنها بێت داوا چیەکەنەوە لە حکوومەتێم کە ڤاکسین بخوێ و گەشتی ئاماژەت پێداین بۆچی ڤاکسین ناکەوێت ئەو کەم بەڵێ. من حەزەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لەوە تێبگەن ئێمە بیرۆکە یا فەلسەفەی جێبەجێکردنی و ڕێنمایانە ئەوە نییە ئێمە ژمارەی توشبوون بگەین سفر، یان لە هەر شوێنێک قەرەباڵقیە بوو لە هەر شوێنێک چانسی بەرکەوتن نەبوو ئێمە کەمیکەن نەخێر. ئێمەمانەوێ لە بریەوەی 1000 بڵێن چێشتنگا لە سلێمانیا بێت ژمارەیەکی کەمە بێت، لە بریەوەی تۆ لە مەطعمێک 18 ساعت چانسی توشبوو نەبێ خەڵک نەخێر با 10 ساعت. ینی بیرۆکەکە ئەوەیە کە ژمارەکەم بێتەوە، بیرۆکەکەەوە نییە ژمارە سفر بێت و کۆنتترۆل. ینی ئەگەر بە تەناو بیش بکرێنەوە کۆمەڵێکیان بەشەوە بن کۆمەڵێکیان بە ڕۆژە بن بەڕاستی ئەوە شەر ڕێکارێکە ئەتوانێت جێبەجێ بکرێت. بۆیە بیرۆکەکە بیرۆکەی کەمکردنەوەی ژمارەیە نەک سفرکردنەوەی ژمارە. هەتا ئەو کاتەی ئەنسوور یان فاکتەری کات لەگەڵمان هاوکارە بێت و ڤاکسین بگاتە هەرێمی کوردستان. ئێمە حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە بودجەیەک بۆ ڤاکسین دابنێت و ڤاکسینەکان بکرێەوە. لیژنەی تابەتیش پێگەناوە، بەڵام لیژنەکە تا ئێستا نەگەشتوتە ئەوەی کە ڤاکسینەکە بکرێت و بە زووترین کات بێنێ و ئێمە تێبینی خۆمان گەیاندوتە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران کە پێمان باشە ینی ڕێکارەکە خێراتر بکرێ، حتا ئەگەر ڤاکسینەکە بە نرخێکی گرانتریش بکرێ ضرورە بۆەوەی بە زووترین کات بکات. يلا تفضل.